لایەنە سیاسیەکان سەرقاڵی ئەوەن کە دەست پێش خەریەک بخەنە ڕووبەوەی ئەم دۆخە چاغبەستوی کە لێستادا لە عێراقا هەیە بەرەبەرە بڕەوێتەوە و یاخود کۆتایی پێبهێنرێت وەک دەشزانین کە لەم چەند ڕۆژەی پێشوودا لایەنە سیاسیەکان هەروەکوت بە ئەنمان یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی بافڵ تاڵەبانی سەردانی بەغدادی کردو لەگەڵ چەند لایەنێک لەوێ کۆبۆتەوە گفتوگۆکان بەرەولانی چارەسەر ڕۆژنەوە دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ویستێتی لایەنگری نێوان لایەنەکان بکات و دۆخەکان ئەگەر خراپ بوو بێت بەرەو هێوربوونەوە و باشبوونەوە بردبێت جا لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە بۆی گفتوگۆی زیاتری لەگەڵ دەکەین ئەویش دکتۆر حەیدەر بەرزنجی چاودێری سیاسیە ڕاستەخۆ بە شێوەی سکایپ لە بەغدادەوە لەگەڵمانە کاک حەیدەر سڵاوت لێبێت و بەیانیت باش بێت ئەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم دۆخەی سیاسی عێراق کە لە ئێستادا دەگوزارێت چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت لەگەڵەوەدا کە لایەنەکان بەردەوامن لە گفتوگۆ و کۆبوونەوە بۆ تێپەڕاندنی دۆخەکە. بەڵێ زۆر سپاس ئەم کاتتان باش سپاس. نازانم دەنگتان نایەت زۆر زەعیفە. بەڵێ گوێبیستی پرسیارەکە بوویت کاک حەیدەر؟ وەڵا گەر دووبارەیەکی تۆ بەڵێ دەمپرسی کە دۆخی سیاسی عێراق لە ئێستادا چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت لەگەڵەوەدا کە لایەنەکان بەردەوامن لە کۆبوونە و گفتوگۆ بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووی لە ئێستادا عێراقی پێدا تێپەڕ دەبێت. بەڵێ زۆر سپاس وەکو جەنابتان سڵاوڕێزم هەیە بۆ جەنابتان بۆ بینەرانی ڕێز حورمەتم هەیە بەڵێن لەم دوو سێ ڕۆژی ڕابردوو تقریبا پێرێ کۆبوونەیەک هەبوو کۆبوونەیەکی فراوانە لە نێوانی چێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی ترەوە دانیشتون و قسەیان کردووە باسی ئەویان کردووە کە چۆن دەرچن لەم داخستنی سیاسیە بەڕاستی جموجوڵێکی هەیە لە نێوانی ئەقلیمی و دووەلیشە ئەوش تەسیریشی هەیە لەسەر وەزعی سیاسی ناوخۆی عێراقە چونکە عێراق پێویستە و پەیوەندیدارە بە لایەنی ئیقلیمی و دووەلیە و دوێنێ چەند بەڕاستی چەند بەیاننامەیەکم بیستووە بڵند دەرچووە لە لایەنی چەند لایەنێکی سیاسی مهمە لە تەحالفی سێهەم یا تەحالفی سێلایەنە بورە کە بەعزێکیان ئەڵێن معادلەکە گۆڕا و لە دوای جەژنە ئینفراجێکی سیاسی جموجوڵێکی سیاسی ئەبێت وە کۆتایی بەم داخستنی سیاسیەتەوە ئەمەش تقریبا وەکو معلوماتێکە وەکو مەصدەرێک دەرچووە کە ئەڵێن کۆتایی بەم داخستنی سیاسیە یەت بەڵام ئایا بچی ڕێگایەک دکتۆر ئەو ڕێگایە چییە کە کۆتایی بەم چەقبەستوویە ئەهێنێت؟ من وەکو بیستومەتەوە وەکو معلومات چەند بڵێن لە ڕێگای حاجهادی و لە ڕێگای مالیکی و لە ڕێگای چەند کەسێکی تر بیستومەتەوە کە بەعزێ لایەنێکی پەشیمانن لە ئەم تەحالفی سێلایەنە پەشیمانن ناتوانن پێنە دواوە لەبەر کۆمەڵە شتە بەس ڕێگایەکیانەوێت بگەڕێنەوە چونکە ئاوا ناڕوات هەمووی زەرمەند ئەبێت و استحقاقێکی دستوری هەیە استحقاقێکی انتخابی هەیە خەڵک تاوانی چییە خەڵک چۆتەوە دەنگیاوە ئەوێ حکوومەت تەشکیل بکرێ ئەوێ بچێتە پێشەوە بەڵام ئەم دوورخستنەوەی لایەنی سیاسیەکانە بە عەنقەست تۆ بچۆ بۆ معارەزە و تۆوەرم بەشدار بە لە حکوومەت ئەمە ناکرێت لەم مەرحەلە لەم قۆناغی سیاسی عێراقە ناکرێت باشە کەواتە و بەڕێکەوتن بڕۆ کەواتە ئەکرێ بڵین هەڵوەشانەوەی ئەو ڕێککەوتنە سێلایەنیە دەرچەیەک دەبێ بۆ ڕزگاربوون لەم بارودۆخەی کە ئێستا عێراقی تێدا کەوتووە؟ بەڵێ چونکە ئەم ڕێککەوتنی سێلایەنەکە بەڕاستی نە پەیامیان پەیامێکی مطمئین بێت یعنی بتوانێت ئاسایشێک بە خەڵک بڵێ کاگە من کەی نیێنە پێشەوە لە بیدایەتەوە هەڕەشەکردن و تقریبا هەڕەشەکردنی سیاسی مەبەسم دوورخستنەوەی کۆمەڵێ لایەنێکی زۆر مهمە وەکو لایەنێکی سیاسیە بەڕاستی من ئەڵێم دیموکراتی کوردستان تەمسیلی هەمووی کورد ناکە
معقول نییە یەکێتی کوردستان دوور بخرێتەوە لە معادلەی سیاسیە و بە زۆر بچێتە معارەزەوە یا معقول نییە بڵێن زۆربەی شیعەکانە بچنە لە معارەزەوە بەهۆی ڕغبەتێکی سیاسی لەلایەنێکی سیاسی کە ئەو ناتوانێت ئەم هەموو لایەنی سیاسیەکانە بخاتە بواری معارەزەوە کە زۆر بینن و بڵێن ئەوان هەڵێن دەرنەچوون لە هەڵبژاردن وانە طبعا معادلەکە گۆڕا خیتابی سیاسەکەش وتاری سیاسەکەش ئێستا گۆڕا وەکو جەنابتانە بینن وەکو جاران نەما ئەم تەوتورێک لە ڕێگەی میدیا و سۆشەل میدیا کەم بۆتەوە بەڵێ باس لەوە کرد کە معادلەکە گۆڕا و چەند لایەنێکی تریش هاتوونەتە لای لایەنی ئیتاری تەنسیقی یاخۆت هەندێک تریش دەیانەیە بێنە لای ئیتاری تەنسیقی لەمەشە تای تەرازوو بەلای لایەنی شیعەت قورسترە بێت جا لەگەڵ ئەمەدا ئەما بێتە هۆی ئەوەی کە پێکێنانی حکوومەت لە پێکێنانی حکوومەت با بڵێ نزیک دەبینەوە خۆ ئیتاری تەنسیقی ناڵێ تۆ بچۆ بۆ محارەزە وەرە بەشدار مەبە و طبعا ئەڵێ بە تەوافقی حکوومەت بڕوا بڕێەوە حتا ئێستا نە ئیتاری تەنسیقی نەیکێتی نیشتیمانی نە العزم هیچیان نەوتە بوو کە بڵێن ئەبێ لایەنەکانی تر بچنە محارەزەوە یا ئێمە هاتین ئەم ڕێکەوتنە کە بۆ نەمونە لایەنەکانی ترە ڕێککەوتن وەکو بڵێن ئیتاری تەنسیقی و کێتی و العزم بەرامبەری ئەم تەحالوفی سێلایەنەوە هیچ وتارێک لەو بابەتە نەوترا ئەوان ئەڵێن ئێمە وەرن دانیشن لەسەر تاوڵەی حیوارە باسی ئەوە ئەەکەین طرحی هەموو مەشاکلەکانەکەینەوە و حکوومەتێکی ئیتیلافی تشکیلەکەین لەم مەرحەلەیە طبعا بەڵێ بەڵام لە کاتێکە ئەگەر ئەم ناکۆکیە لە نێوان ئیتاری تەنسیقی و سەدر و لایەنگرەکانیدا هەبێت لە دانیشتنی پەرلەمانە ناتوانرێت دوو لە سەرسەی دەنگەکان بەدەست بهێنرێت مەبەستەکەی من لەوەدا بووە گەر بێت و لایەنەکانی شیعە کە داوای پێکێنانی حکوومەتەکان لەسەر بنەمای تەوافق زیاتر ببێت ئەگەرێکی باشتر نییە بۆی حکوومەت لەسەر بنەمای تەوافق پێک بهێنرێت بەڵێ هەر خوێندنەوەیکی سیاسی سەریعە لە مێژووی سیاسی عێراقە هەر بە تەوافق ڕۆشتەوە وەلەو مەرحەلە و لەم قۆناغا کە کەسێک هیچ حزبێکی سیاسیەک نەیتوانی بە کورد و بە عەرەب و بە سونە و بە شیعە زۆربینن بێنێت زۆربەی کورسیەکانی لە ناو پەرلەمانە بێنێتەوە بەدەست یعنی 165 زائیدەن یەک لەبەر ئەوە معادلەکە ناتوانێت بەم شێوازە بەم سەریعەیە بگۆڕێت بەڵێ دیموکراتیەت وە ئەڵێ ئەگەر بتوانێت هیچ کەسێکی هیچ حزبێکی سیاسی 165 زائیدەن یەک بێنێتەوە خۆی ئەتوانێت حکوومەت تشکیلکە بەڵام بەڵێ دیارە کێشەیەکی تەکنیکیمان هەیە لە کاتێکدا کە چارەسەر بوو بەڵێ فەرموو کاک حەیدەر ئەڵێم حتا ئێستا ئەم 165 هیچ لایەنێکی سیاسی نەتوانێت ئەو چەند کورسیە بەدەست بێنێتەوە لەبەر ئەوە ئەبێ بە تەوافق بڕوە طبعا ئێستا سەرۆکی ئەنجومەنی پەرلەمان لە لایەنی سونیە بڵێن محەممەد حەلبوسیە خەیرە وەکو سەرۆکی کۆماری عێراق کورد بێ سەرۆکی وەزیران شیعە بێت ئەم نەخشەیە کە کراوە ئێمە وڵاتێکی قومیەتمان هەیە بڵێن تائفیەتمان هەیە کورد بەڵام مەبەسم ئەوەیە نییە لەسەر بناغی تائفی و قومی دروست بکرێت بەڵام هەروە ڕۆشتۆتەوە لەبەرەوە ئێمە وا دروستکراین وڵاتمان ئاوا نەخشەی وڵاتمان ئاوایە ئەبێ بڕوە حتا قۆناغێکی تر کە وەعی سیاسی بەرز ببێتەوە و بتوانێت لایەنێکی سیاسی زۆربینەی کورسیەکانی لام پەرلەمانە بەدەست بێنێتەوە من بەڕاستی من ئەڵێم ئەم ئەزمەیە تەواو ئەبێت بەبێ معلومات و بەبێ جومجۆڵێکی سیاسی ناوخۆیی و ئەقلیمی و دووەلی و چەند نامەیەک لەلایەنی چەند دەوڵەتێک و گەشتۆتەوە بە چەند کەسێکی سیاسی و چەند لایەنێکی سیاسی ئەم کەسانە کە دەعمی
ئەم سێلایانەیان کردوتەوە ئێستا کشانەوەتەوە وەک چەند کەسێکی زۆر زەرور لە ناو ئەم سێلایانەی وەکو تەوافقێکی پێڵێن ئەنقاد وەتەن و ئەمانەش پێم وایە چەند کەسێکیان هەن کشانەوەتەوە. باشە دیارە لەوەی کە حکومەت و لایەنە سیاسیەکان داوا ئەکەن لەم بارودۆخە چەق بەستویە دەربچن و حکومەت پێک بێندرێت لەگەڵ ئەوەشدا وڵاتانی دراوسێ هەژمونی خۆیان هەیە لە دەرچوون یاخود با بڵێن هەماهەنگیکردن لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقدا بۆ پێگەێنانی حکومەتی نوێ لەم بڕۆوە وڵاتانی دراوسێ پەیامیان چییە؟ طبعا وەکو جەنابتان ئەزانێ ئێران وەکو ئێران ئەگەر ئاسایشی عێراق استقرار نەکرێت و لەڕێ طبعا ئاسایشی نەک فقط ئاسایشی ئابووریە کۆمەڵایەتیە سیاسیە ئەگەر استقرار نەکرێت تەسیری شەکات چونکە عێراق وڵاتێکی مهمە وەکو بینیمانە چۆن گروپە تیرۆریستەکانی داعش کە هاتن ئەوان متأثر بن بە وەزعەکەوە طبعا لەوەش ئینکار ناکرێت کە تورکیا دەستێکی هەبووە کۆمەڵە تەحالوفات لە تورکیا کراوە و بینیمانە چۆن تورکیا بوو بە مەنەسەیەک و شوێنێکە هەموو چەند لایەنێکی سیاسی هەموو ڕۆژ لەوێ چێت دانیشێت لەوێ قەرار و بڕیارەدات ئەم دەعمەش وردە شانەتەوە ئیمارات بەسەراحەت نامەی ناردۆتەوە بۆ ئیتیلافی بڵێن بۆ ئیتاری تەنسیقی شیعی و چەند لایەنێکی تر کە ئێمە دەعمان لەم مۆزعە و لەو بوارە ئەمە ئەکشینەوە و چنە دەواوە بۆ دەزانی ئەوەش تەسیرەکاتەوە لەسەر ئیتیفاقی نەوەوی ئێرانەوە لەسەر مۆزوعی یەمەنەوە لەسەر مۆزوعی تەتەوراتی رووسیا و ئۆکرانیا ئەمە هەمووی وەکو جیۆ سیاسی منطقەکەیش دەورە بینێت. باشە دکتۆر بابین باز لەو بکەین کە دەوترێت لە دوای ڕەمەزان یاخود لە ماوەیەکی کەمی داهاتوودا دەستپێشخەریک لەلایەن لایەنە سیاسیەکانەوە دێتە ئاراوە پێ دوای ئەم دەستپێشخەریک هێتە ئاراوە بتوانرێت بە شێوەیەکی بنەڕەتی یاخود چارەسەرێکی بەشێک بێت لە چارەسەرە بنەڕەتیەکان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەی کە لە ئێستادا لە عێراقدا هەیە؟ من بەڵێ ئەتوانم بڵێم دووبارە بتوانین ئەو مەرحەلە ئەو قۆناغا تێئەپەڕین بەڵام مشکلەکە ئەوە نییە کە حکوومەت تەشکیل بگرێت و کۆتاییەت ئەبێ حکوومەتێک بەڕاستی هەمووی ئیتیفاقی لەسەر بکرێت چونکە ئەگەر لایەنێک ئیتیفاقی لەسەر نەکات و ناڕازی بێت سبەینە هەم خۆ پیشاندان دەستی پێکاتەوە و هەم جەماوەری ئەم لایەنە سیاسیانە تێت سەر جادە و کێشەیشی دروستە بێت وەکو عادل عەبدولمەجید وەکو ئێمە بینیمانە چۆن بە ساڵێکی تەواو نەبووە و توانرا کە حکوومەتەکەی فەشەل بێنێت ئەبێ بەڕاستی دانشن نەک فقط تەشکیلی حکوومەت بێت ئەبێ استراتیجیەکی دانێن بۆ بەرەوبردنی ئیدارەی وڵات لە مەرحەلەی ئایندە بێت و پێم وایە ئەمەش ئەکرێت تۆزێت تەنازولاتی ئەوێت بە مەرحەلەی ئەساسی مقتەدا سەدر ئەبێ تۆزێت تەنازولاتێکی هەبێ بۆ بەرەوبردنی وڵات ئەنەها حکوومەتی زۆربینن لەم کاتە و لەم ظروفە پێم وایە تحقیق ناکرێت ئەو پەیامە گەشت لانی بڵێن حزبی دموکراتی کوردستانەوە و سیادەوە ئەم دوو لایەنە بەڕاستی چەند نامەیەکیان ناردووە و چەند کەسێک یان ناردووە کە ناتوانن تا بەردەوام حتا کۆتایی بچن لەگەڵ سید مقتەدا سەدر تا کۆتایی و پێم وایە لە دوای جەژن کۆمەڵە شت حەل ئەبێت یانی نەک ئەوە بمێنێتەوە. بەڵێ زۆر سپاس دکتۆر حەیدەر بەرزنجی چاودێری سیاسی سپاس بۆی کە لەگەڵ ئێمە ئامادە بوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە سپاس بۆ ئامادەبوونت.